ئامادەکاریە بۆ دەستپێکردنی کەمپەینی کۆکردنەوەی هاوکاری بۆ قوربانیانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا. کەمپەینەکە لەژێر ناوی هاوخەمتانین بە دەستپێشخەری کەناڵی کورسات و مناڵپارێزی کوردستان و چەند لایەنێکی تر لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بەڕێوە دەچێت. ئێستا لیژنەیەکی باڵا لێرە دروست بوو. ئەو لیژنە باڵایە سەرپەرشتی هەموو ئەو کەمپەینە ئەکات سەقفێکمان دیاری نەکرەوە بۆی چەند ڕۆژ بێت. لە ڕاستیە تا ئەو کاتێک کە هاوڵاتیان هاونیشتمانیان براکانمان دێن یارمەتیەکانیان هێنن تا ئەو کاتێمە بەردەوامە بین. هەر لە سەرەتای کەمپەینەکەوە هاوڵاتیانی شاری سلێمانی بە کۆمەکەکانیان سەردانی ئەمنە سوورەکە دەکەن و پێدەچێت لە هەنگاوەکانی داهاتوودا کەمپەینەکە فراوانی و بەشداریەکی زۆری هەموو چین و توێژەکان لە خۆی بگرێت. و داوا لە هەموو خەڵکەکەم یعنی بەپێی توانە لە کەم لە زۆر چەند توانن یارمەتیان بن چونکە ئەمڕۆ ئەوان لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە یارمەتیە. بەڕاستی هەڵمەتەکانی چاکەکردنی خەڵکی سلێمانی هەر بەردەوام بووە. ئێمە لەو زروفانە و لەو ڕابردووی کە هەمانە چەندین تووشی چەندین کارەسات بووین سلێمانی زۆر دەوری باشی بینیوە وەک یەکێتی بەرنانی کوردستان وەک ژوورە بازرگانەکان وەک یەکێتی هاوردەکانان بڕیارمانەوە دەورێکی زۆر باڵا بینین لەم کەمپینەیە. بەرپرسانی ئیداری شارەکە وێڕای بەشداریان ئاماژە بۆ دەکەن چەندین کەمپەینی تر وا بڕیارە ئەمڕۆ دەست پێ بکات بۆ ئەمەش لە هەوڵدان هەمویان بە شێوەی ڕێکخراوەیی بێت و بکرێتە کەمپەینی هاوبەش بە ناوی شاری سلێمانی و هەرێمی کوردستانەوە. کەمپینەکە لەژێر دروشمی هاوخەمتانی لە هەر شوێنێکی تر بکرێت لەژێر ئەو دروشمەیە ئەکرێت دوای ئەوەی کە شتەکان کۆکرایەوە هەوڵە درێت بە پەلا فریای ئەو شوێنانە بکەوێت کە کارەساتەکە ڕووی تێکردوون و پێویستیان بەو هاوکاری کۆمەکە هەیە. کەمپەینی هاوخەمتانین پێدەچێت بۆ چەندین ڕۆژ بەردەوام بێت و دوای کۆکردنەوەی هاوکاریەکان بە شێوەی کاروان ڕاستەوخۆ بگاتە دەستی قوربانیەکان. داوا لە خەڵکی شاری سلێمانی و سەرمایەدار و بەرپرسان دەکەن کە وەک هەڵوێستێکی نەتەوەیی بەشداری تێدا بکەن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.